لا هەرچوویەکەن سلااوتان لێبێ ئەم ئێوارەیە ڕاگەندرا کە تورکیا لەگەڵ عێراق ڕێکەوتنێکی سەربازی و ئەمنی و تایبەت بە پرسی بەرەنگاربوونەوەی ئەوەی خۆیان ناویان ناوە تیرۆر واژۆ کردووە. وەزیری دەرەوەی تورکیا وەزیری دەرەوەی عێراق هەردووکیان قسەیان لەبارەوە کرد. بێگومان ئەم ڕۆژشاندێکی عێراقی لە تورکیا بوون. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق سەرۆکاتی دەکرد لەگەڵ هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا کۆبوونەوە. دواتر پرسی واژۆکردنی ئەم ڕێکەوتنامە سەربازی و ئەمنیە ڕاگەندرا کاتێک کە قسە لەبارەی ئەوە دێتە ئارا کە تورکیا لەگەڵ عێراق ڕێکەوتنێکی سەربازی و ئەمنی واژۆکە بە دڵنیاییەوە ئەم پرسە ڕاستە و خۆ پەیوەندی بە هەرێمی کوردستان و پەیوەندی بە کوردەوە هەیە، پەیوەندی بە پەکەکەشەوە بە دڵنیاییەوە هەیە. ئەکرێ ئەم ڕێکەوتنە چی بێ؟ عێراق و تورکیا لە ڕووی سەربازی و ئەمنیەوە چیان بۆ یەکتری پێکرێت؟ تورکیا داوای چی لە عێراقەکە، عێراق دەتوانێت چی بۆ تورکیا بکات؟ لەو نێوەندەدا هەرێمی کوردستان دەکرێت چۆن مامەڵە لەگەڵ پێشهاتێکی لەم شێوەیە بکە. هەموو ئەمانە بە دڵنیاییەوە لە کاتێکان کە دۆخی ناوچەکە چاوەڕێی ئەگەری هەڵکشانی زیاترە لە ئەگەری وەڵامدانەوەی ئێران بۆ هێرشەکانی ماوەی ڕابردووی ئیسرائیل و کوشتنی ئیسماعیل هەنیە. من هەموو ئەمانە لەگەڵ ئەو بەکر کاروانی نووسەر و سیاسەتکار گفتوگۆکە. مامۆستا بووبەکر کاروانی سلااوت لێبێ، هیوادارم زۆر زۆر باشبی دەمێکە من و تۆ گفتوگۆمان نەکردووەم. پێم خۆشەم شەو بەیەکەوە گفتوگۆکەین. من بە پرسی ڕێکەوتنەکەی ئەمڕۆی تورکیا و عێراق دەست پێ یەکەم. بەڕاستی کاتێک کە باز لە ڕێکەوتنێکی سەربازی ئەمنیە کرێ لە نێوان دوو وڵاتە، بە دڵنیای هێشتا وردەکاریەکان دیار نین چین و چینین. ئەم دوو وڵاتە لەسەر چی ڕێکەوتون، بەڵام دەکرێت میکانیزمی جێبەجێکردنی ڕێکەوتنێکی سەربازی و ئەمنی لە نێوان عێراق و تورکیایە چی بێت، چۆن بێت؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو ڕەنجیان، سڵاو لە بینەرەکان. ئەبێ شتێک بیری خۆمان بێنینەوە کە پێشتر 22 لێکتر تێگەشتن لە نێوان تورکیا و کۆماری عێراق هەبووە. ئەو لێک تێگەشتانە ساڵانێکی زۆریان بەسەرا تێپەڕی و بەبێ ئەوەی هیچیان پیادە بکرێن ببن بە ڕێکەوتن یاخو میکانیزمی پیادەکردنیان بە شێوەیەکی کاریگەر بۆ دیاری کرابێ. ئەمە دوو لێک تێگەشتنی پێشوو هەیە. یەکێکیان لە بواری مەشق پێکردن و ئاڵوگۆڕی شارەزایی سەربازی لە نێوان هەردوو وڵاتە. دووەمیشان لە نێوانی هاوکاری لە نێوان پرۆژەسازی پیشەسازی سەربازی تورکیا و بەرامبەر عێراقێکەشی. دیارە لە هەمووشی ئێمە ئامادەیەکی سەربازی تورکیشمان هەبوو کە تورکیامان هەیە لە بەشێ لە سەر قەڵەمڕەوی خاکی عێراق کە ئەوەش بۆ بە مەسەلەیەک و قسەی زۆری لەسەرەکرێ لە ناو هێزە عێراقیەکان و میدیای ناوچەکە و جیهانی و کۆڕ و کۆمەڵە سیاسیەکانە. ئەمەش پێویستی بە قسە لەسەرکردن هەیە. ئەم قسەیە بە بڕامین یەکەمیان ئەم دوو تێگەیشتنەیە وردە وردابێ بە ڕێکەوتن. دووەمیان بە قەنەعەتی من بۆی حکوومەتی عێراقی لەوی حراجێش دەرچێ کە بوونی سەربازی لە ناو خاکی تورکیا وەک بێدەسەڵاتی حکوومەتی عێراق و پێشەلکردنی بەردەوامی سەروەریە وڵاتە نێتە لە قەڵەمدان حسابکردن، بەڵکو لە چوارچێوەی ڕێکەوتنێکە بوون و نەبوونەکە پێناسە بکرێ جۆرە لە ئابڕوو گێڕانەوەی بۆ عێراقتیایە. سێمیان دابڕاونێ لە ئەو بارودۆخی کە بە ناوچەی خۆڕاڵاتی ناوەڕاست و ئەو چاوەڕوانەی بۆ وەڵامدانەوەی ئێران بۆ ئیسرائیل تێپەڕێ. لەبەرەوەی ڕەنگە ئەگەر کێشمە بێ عێراق لە پشتی شێوە کۆماری ئیسلامی ئێران پێویستیان بەوە بێ پەیوەندیەکانی خۆیان لەگەڵ تورکیا ڕێکخەن بۆی بەرچاو ڕوونانەتر بزانن چۆن ئیدارەی ململانەکانەکەن لە ناوچەکەیە. کاکە و بەکر بۆچی ئێران و عێراق پێویستیان بەوەیە پەیوەندیەکانیان لەگەڵ تورکیایە ڕێک بخەن باشتری بکەن لە چوارچێوەی ئەو ململانیانەی لە ناوچەکەیە ڕوێن لە کاتێکە ڕاستیەکەی هەرچیەک ڕوودەدا بەردەوام بلۆکی ئێرانی و بلۆکی تورکی تا حدێک دژبەیەک سیرکراون. ئێستا چییە گوزەرێ؟ هەر ئەوە نەی کە ئەگەر ئێمە ئەو گریمانەیە قبول کەین کە ئەگەر نەژڵێن دژبەیەکن
یعنی دوو هێزی ڕکابەری ناوچەین هەردووکان خۆیان بە دوو زلهێزی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەزانن ئەوە لە کاتێک کە گرژیەکە و سەرچاوی کێشە لە شوێنێکترەوە سەرەڵەدا کە ئێستا بە پلەی یەکەم کۆماری ئیسلامی ئێران وەک ڕێبەری بەرەی بەرەنگاری ناوچەکە دژ بە ئیسرائیل و هاوپەیمانەکانی ینی پەیوەندیدارە بە ئەو مەسەلەوە بێگومان پێویستی بە ئەوەیە کە بەرچاوڕوون بێ لە هەڵوێستی تورکیا وەک ئەندامی پەیمانی ناتۆ وەک زلهێزێکی ناوچەکە وەک دەوڵەتێک کە بەرژەوەندی هەیە لە کۆی ناوچەکە بۆیە کاتێ بەرچاوڕوونە بێ لە ئەمڕۆوە لە ڕاستیا و کاتازانێت تورکەکان هیچ دەرفەتێ ناقۆزنەوە ئەگەر عێراق بوو بە بەشێ لە ململانێکە بەڵکو جۆرە لە لێکتێگەیشتنیشە بێ بۆ ئەوەی چی بکەن و چی نەکەن پێکەوە و چۆن ئەو دەرفەتانە دروست نەبێ ئەو بۆشایەنە دروست نەبێ کە ئەمریکا و ناتۆ هێزەکانێتتر لە ناوچەکەەوە بیخوازنەوە و جارێکتر پێناسەی بەرژەوەندی هاوبەش و هاوڵوێستی خۆیان بکەن لە بەرامبەر ئەو مەسەلانەی کە پیان وایە دیدی هاوبەشیان هەیە خۆ ئەگەر ئەو مەسەلانەی دیدی جیاوازیان هەیە لانی کەم تێگەیشتنی هاوبەشیان هەبێ بۆ جۆری ئیدارەکردنی ململانەکان بۆی لە کاتی هەڵکشانی کێشەکانە و ململانەکانە سیاسەتەکانیان یەکتر بڕ نەبێ ڕاستیەکەی من زیاتر حەزمە کرد لەسەر ڕێکەوتنەکە و یان لێکت تێگەیشتنەکە قسە بکەین بەڵام ئەم لێکدانەوانت منم با بۆ پرسیاری دیکە بۆیە ئەڕۆم لەگەڵ یا دواتر دێنەوە سەر ئەسلی مەسەلەکە بەڕاستی تورکیا و ئێران لە ئەگەری هەڵکشانی زیاتری دۆخی ناوچەکە لە پرسە استراتیژیەکانە باسەکەم جیاوازیان زیاترە یان نزیکیان زیاترە من بۆ ئەم پرسیارەکەم ئەگەر دۆخەکە زیاتر هەڵکشە تورکیا وەکو دووەم هێزی نێو هاوپەیمانی ناتۆ وەکو دووەم هێزی ناو هاوپەیمانی ناتۆ مامەڵاکە یان ڕاستیەکەی وەکو ئەو شێوەیە مامەڵاکە کە چەند ساڵێکە ئەوروپیەکان و ئەمریکا بە شێوک لە شێوەکان ڕخنیان لێ هەیە و تا حدێک هەڵوێستەکانی تورکیایان لە زۆر پرسا بەدڵ نییە و بە جۆرێک لە نزیکبوونەوە لە رووسیا تێگەن ئەوەندەی من لە بنەماکانی سیاسەتی دەرەوەی تورکیا تێگەیشت بم یەکەمیان تورکەکان ڕێز لە ئەندامەتی خۆیان لە ناتۆیە گرن بەڵام خۆیان پێناسەیەکی نوێیان بۆ کردوتەوە واتان دامەتیان لە ناتۆیە یەکسیان نییە بە پاشکۆیی بڕیاری سیاسی و سەربازیان بۆ ئەمریکا و ئەوروپا بەڵکو لە چوارچێوەی ئەو بەرنامە هاوبەشی ناتۆ هەیە ئەو بەڵگەنامە هاوبەشی ناتۆ هەیە مامەڵاکەن و هەندێک جار تەوزیفی ئەندامەتی ناتۆشیەکەن بۆ خۆیان وێنیان بۆ خۆیان زلهێزێکی ناوچەین خاوەنی بڕیار و دید و استراتیژ و سربەخۆی تایبەت بە خۆیانن خۆیان قسەیان هەیە لە ڕووداوەکانی ناوچەکە و جیهانە و ئەندامەتیان لە ناتۆیە ئەم پەراوێزە لە سربەخۆی و بڕیاری سیاسیان لێ ناسێنێتەوە بۆیە لە کاتێکە ئەندامی ناتۆیە S24 کڕێ کە ناتۆیەکان بۆیان نێبیکڕن و بەو جۆرە مامەڵاکە لە مەسلەی ئۆکرانیا و رووسیا و زۆر پرسیتر لە ڕاستیە کە پێچوانەی خۆرئاواییەکان و ئەمریکەکان مامەڵاکەن لە دووەمیان کۆماری ئیسلامی ئێران بە دوژمن سیر ناکە بەڵکو بە ڕکابەر سیرەکە کە هەردووکیان ململانەیە لەسەر نەفوز وەکو دوو ڕکابەری تەقلیدی مێژووی و ئێستای ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست لە هەندێک شوێنە خاڵی هاوبەشیان هەیە سیاسەتی هاوبەشیان هەیە هاوکاری یەکترەکەن لە هەندێک شوێنی تر جیاوازیان هەیە ململانەی یەکترەکەن لە هەندێک شوێنی تر ناکۆکیان هەیە یا خاڵی هاوبەشیان هەیە هاوکاری یەکترەکەن لە دۆخی نوێشە ئەگەر ئێستا کۆماری ئیسلامی ئێران پەیوەندیدارە بە دۆخەکەەوە بەڵام لە ڕوویەکی ترەوە تورکیا حراجە بەرامبەرەوە دۆخە تا ڕادێ ڕایگشتی ئیسلامی ناوچەکە پێی وایەکە تورکیا ڕۆڵی زلهێزی خۆی وەکو هێزێکی سونی لە ناوچەکەیان نەبینیوە و زیاتر وەکو ناوبژیوان و تەماشاکەر بۆ ڕووداوەکانی غەزە ماوەتەوە لە کاتێکە جینۆساید لەوێ ڕۆدا ئاماژەیەکی ئۆردوگان سەرۆکی تورکیامان هەیە بەوەی کە ئەگەر شەڕەکان پرە بسێنن بە دوور مەزانن تورکیا وەک چۆن لە لیبیا و لە قەرەباغ ناگۆرنۆ قەرەباغ دەستێوەردانی کرد لەم شەڕەشا دەستێوەردان کە یەکێ لە ئەگەرەکان ئەوەیە ئەگەر پەلاماری لوبنان بدنێ و لەوێ شەڕەکە گەورە بێ هەندێک تێگەیشتن لە ناو تورکیاشەیە کە ئیسرائیلیەکان ئامانجێکان لە گەورەپوونی شەڕەکە لە ڕاستی یارمەتیدانی کوردەکانە بۆ دروستکردنی دەوڵەتێک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەندێک ئەمە بە جددی وەرەگرن هەندێکشیان وەکو پڕۆپاگەندە وەریەگرن بۆ پاساوی دەستێوەردان واروەها بۆ ئیدارەکردنی ململانەکان لەگەڵ کووردا بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان و ڕۆژاوی کوردستان لێرەوە لە ئەم چوارچێوە فراوانەوە لە ڕاستیان ئەبێ بڕوانینە چۆنیەتی مامەڵەکردن ململانێ کاری هاوبەش چاوپۆشی لێکردن هاوکاری تری یەکتن تورکیا و ئێران وەکو دوو زلهێزی ناوچەی
بڕات بێ مامۆستا بوبەکر ئەوەندە چ وروژان ڕاستیەکەی من یەمەوە سەر لێک تێگەیشتنەکە بەس دواتر دێمەوە سەر هەموو ئەو شتانەی کە باست کردن چکە بەڕاستی بۆ من گرنگن ئێستا بۆ طبعا من نازانم بۆ وتم ڕێکەوتن ڕاستیەکەی لێک تێگەیشتنە نەک ڕێکەوتن تەفاهومە جا ئەمە وەقعەکەی زیاترە بێ یان نا ئەوە تۆ بۆم شیبکەرەوانێ هەنی با نەکەوین بە هەڵەیە ئەمە یەک دوو عێراق لە ڕووی سەربازی و ئەمنیەوە مامۆسا ئەبوو بەکر چی پێکرێ بۆ تورکیا بۆ ئەوەی تورکیا ناوی ناوە بەرەنگاربوونەوەی تیرۆر لێک تێگەیشتن لە خوار ڕێکەوتن نامەیە ئەو کاریگەریە نیە ئەو قورسایی نیە ئەو پابندی بۆ هەردوو وڵات نییە زەمینە خۆشکردنە بۆی لە داهاتوە ببێ بە ڕێکەوتن نامە واتە کاریگەری کەمترە لە زۆر ڕۆی ئێستا جێگای ئەو نیە باسیکەین بەڵام گرنگەوەیە بایەخی ڕێکەوتن نامە و کاریگەری ئەویشی نییە و ئەو هێزە پابندکەرەشی بۆ لایەنەکانی نییە عێراق چی هەیە بۆ ئەم مەسەلەیە بە بڕای من عێراق زۆر شتی نییە تەنها ئەوەنە نەبێ کە جۆرێ لە ڕووپۆشی یاسایی بە ئامادەی هێزەکانی تورکیا لە ناو قەڵەمڕەوی عێراق بۆی وەکووتمان عێراق وا سیر نەکرێ کە سەروەریەکەی هەموو ڕۆژە پێشە لەکرێ بەبێ ئەوەی بتوانێت بەرگری لە خۆی بکە ئەمە جگەلەوەی هەندێ سازشی ڕووکەشی بۆ تورکیا کردووە لەوانەش کە بۆ نمونە پارتی کرێکارانی کوردستانی وەک پارتێکی قەدەغەکراو لە عێراقا وەسف کردووە وەسێ چوار پارت کە بە نزیکی لە پارتی کرێکارانی کوردستان دانن قەدەغە کردووە بە بڕوا من ئەمە لە لۆژیکی کاری سیاسیا بڵین لە زانستی سیاسیا پێڵێن سازشی ناکاریگەر یعنی لە عەرەبیەکە پێڵێن هەش مۆلەق هیچ نییە یعنی شتی قۆڵ نین پارتی کرێکارانی کوردستان پارتێکی عێراقی نییە بە گوێرەی قانونی ئەحزابی عێراقی پارتە سیاسەکانی عێراق پارتێکی ڕێپێدراو نییە لەبەرەوەی میلیشیای هەیە لەبەرەوە هیچی نەوتوە عێراق تەنها ئەوە نەبێ و فرۆشتوێتیەوە بە تورکیا پارتێکی عێراقی نییە لە عێراق هەر پارتێکی قەدەغەیە هەر لە بنەڕەتە میلیشیای هەیە ئەگەر عێراقیش بە قەدەغەیە ئەو هێزانەش نزیکین لەوەن زیاتر مجاملەیەکی تورکیایە بڕوا ناکەم هیچ کاریگەری هەبێ بە زەرەو هێزانە لەبەرەوە هێزانە هێزی جەماوەری نین ئەوەندەی چوارچێوەیەکن بۆ لە ڕاستیە کاری ڕاگەیاندن و ڕێخستن و دەنگەڵ بڕین و هەڵوێست تۆمارکردن و ئەم بابانە و کاروبارەکانیشیان ئەوەندەی پێویست بێ بە ڕۆچەکداریەکەوە لەگەڵ هەندێک چوارچێوەی ترا لە عێراقا گونجێنراوە و لە شوێنی تریشا لە ڕاستیە لە ڕووکاری ترە و چالێکەکانە درێژە پێدەن بۆ کات بەڕێکردن و ڕازیکردن و مجاملەیە ئەتوانێت تورکیاش وەکو دەستکەوت لە بەردەم ڕایگشتی تورکیا و خەڵکی خۆی بفرۆشێتەوە کە لە جەوهەرە هیچ نییە یعنی هیچ شتێکی کاریگەرنێ لە ڕاستیە لێرەوەی عێراق ئەتوانێت کە لە ڕووی پروپاگەندەیەوە زیاتر لە ڕووی یعنی هەڵوێستی سیاسی و معنەویەوە ئەتوانێت یارمەدی تورکیا بە و هەندێک ڕووپۆشی یاسایش بە قەنەعەتی من لەم ڕۆ لەمە زیاتر ناتوانێت بکە بە تایبەتی ئەگەر کۆماری ئیسلامیێران دیدی وابێ تاکو ئێستا چۆن ئیدارەی ململەکانی لەگەڵ تورکیا کردووە بە تایبەتی لە پەیوەندی لەگەڵ کرد و بە تایبەتی تریش پارتی کرێکارانی کوردستان و قەندیل عێراق ناتوانێت هیچ شتێکی استراتیژی و بنەڕەتی و یەکلاکەرەوە و گەورە لەگەڵ تورکیا بکە. مامۆستا بەکر پێ دەچێت هەر ئەمانەش بێ ڕاستیەکەی جۆرێک لە جیاوازی لە ڕوئیای یان دیدی عێراق و تورکیا بۆ چارەسەرکردنی پرسی پارتی کرێکارانی کوردستان وای کردبێ نەتوانن بگەن بە قۆناغی ڕێکەوتن هەر ناویان ناوە لێک تێگەیشتن وەنیە؟ پێم وایە. باشە بە دڵنیایی و بژاردەی شەڕ بژاردەی عێراق نییە بەرامبەر بە پارتی کرێکارانی کوردستان ئەگەرنا دەکرا لێک تێگەیشتنەکان شتی زیاتر لە خۆیان بگرن و پێ ناچێ عێراق لە چوارچەوەی بوونێکی سەربازیە یارمەتی تورکیا بە لە ئەوەی ناویان ناوە بەرەنگاربوونەوەی تیرۆر ئەگەر ئەمە نەکرێ ڕاستیەکەی تاکەی عێراق توانێ دەستگیرۆیی تورکیا یان بە شێوەیەک لە شێوەکان ڕێگە بە تورکیا بە ئۆپراسیۆنەکانی لە خاکی عێراق هەرێمی کوردستان درێژە پێباک مامۆستا بوبەکر. ئەبێ لێرە پەنجە درێژکەین بۆ چەند خاڵە یەکەمیان ئێمە ناتوانین بە شێوەیەکی ڕەها بەشداری سیادبازی عێراق لە هەر ڕوبەڕووبوونەوەیەکی پارتی کرێکارانی کوردستانە ڕەتکەینەوە بەڵام بە بڕای من تا ڕادەیەکی زۆر ئەمە پەیوەستە بە بڕیار و تێڕوانینی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاکرێت تەنانەت بەڵام خۆشیان عێراقیەکان بەشدارێکی ڕووکەشیان نەبێ
لە ڕێی هێزی پێشمەرگەی کوردستانەوە کە بەشێکە لە مەنزومەی سەربازی عێراق لە ڕێی پاسەوانی سروورەوە یا ئەکرێ شتەیەکی تریانە بێت کە گرنتی بدەن بە تورکەکان کە هێزی پاراستنی سنووری عێراق ئەوەی ئێوە ئەتانەوێت لە دابنکردنی ئاسایش ئەو بۆتان دابینەکە ئێوەش تەنها بۆتان هەیە داوای دابینکردنی ئاسایش بکەین. بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێستا عێراق لەبەرەوەی دەوڵەتێکی لاوازە ناتوانێت بەرگری لەسەر بەخۆیەکەی خۆی بکە بەدەست کێشەی زۆر زۆرەوە ئەناڵێنێ بۆیە چاوەڕێکرێت کە تا ڕادێک جۆرە لە ڕووپۆش و لە چاوپۆشی لەبوونی هێزەکانی تورکیا بکە ئەمە ببێ بە یارمەتیدانی تورکیا لەلایەن عێراقەوە کە نەیکا بە هەڵڵایەکی گەورە مەسەلەکە نەگەێنێتەوە نەتەوەی گرتوەکان و لەناو خۆی عێراقە هێزە سیاسیەکان زۆر تەوزیفی نەکەن بەڵام ئەگەر بێت و عێراق و هاوپەیمانەکانی بەڕاستی کێشەیەکی یانەبێ یا بلیانەوێ ئەم کێشەیە قۆزنەوە بۆ برلێدانێکی استراتیژی لە هەرێمی کوردستان ئەمە پاساوێکی باشە کە بۆ بیانوەوە کە داوا لە هەرێمی کوردستان بکەن پێشمەرگاوە ڕۆڵە ببینە یا خۆیانەوە ڕۆڵە ببینن ئەبێت دەرگا بەمە بێڵینەوە هەچەنە پێدراوەکانی ئێستا زۆر هاانی ئەم تەفسیرە نادەن. لە چه حاڵەتێک ئاگەینە و حاڵەتە مامۆستا بووبەکر ئەگەینە ئەوەی کە ڕاستیەکەی هەرێمی کوردستان ئیتر بەشدار بێ لە ئەوەی کە تورکیا ئەیەوێ هەرچەنە ڕاستیەکەی قسەی دیکە هەیە لەبارەوەی کە بە شێوەک لە شێوەکان بەشێک لە هێزی کوردی کوردستانی بەشدارن لە وەی هیچ نەبێ هاتوچۆی پارتی کرێکارانی کوردستان لە چوارچەوەی سنوورەکانی ئەوەی پێڵەن پاراستنی مەدیا با بڵێن بەرتەسک بکەنەوە. لە چه حاڵەتێکا کرێشتیوە بێ بێگومان لە حاڵەتێکە کە ئەمریکەکان فشارێکی زۆر لە پارتی و یەکێتی بکەن لەبەرەوەی یەک ڕاستەقینە هەیە بەبێ چرای سەوز و چاوپۆشی ئەمریکەکان تورکەکان ناتوانین هێزەکانیان ئەوەنە بێنە ناوە وەتە جۆرە لە چاوپێشی و لێک تێگەیشتن یا تێگەیشتنی ئەمریکا بۆ ئامادەی پارتی بۆ ئامادەی هێزەکانی تورکیا لە باشووری کوردستان بە بیان و ڕوبەڕووبوونەوەی پارتی کرێکارانی کوردستان هەیە لەبەرەوەی پارتی کرێکارانی کوردستان لەسەر لیستی ترۆری ئەمریکا و ئەوروپایە هەرچەندە لە ڕوویەکی ترەوە بەناوێکی ترەوە ئەمریکیەکان دەست و پەنجەشی دەنم کردووە لەگەڵ هەندێک لە ڕووکار و هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان بەڵام بە شێوەیەکی فەرمی پارتی کرێکارانی کوردستان تاکو ئێستا لەسەر لیستی ترۆری خۆرئاوایە یاخۆ حکوومەتی عێراقی فشارێکی زۆر لە هەرێمی کوردستان کە ئەبێ ئێوە هێزەکانتان بەشداری شەڕکەن لە دژی پارتی کرێکارانی کوردستان و مەسەلەی سنوورەکان مەسەلەیەکی فدراڵیە مەسەلەی جۆری مامەڵەکردن لەگەڵ وڵاتانی دراوسێ مەسەلەیەکی فدراڵیە بۆیە بەغا بڕیاریە شتانەدا لەبەرەوەی کە دەستوری عێراقی ڕێگانادا بە سوپای عێراقی بێتە ناو هەرێمی کوردستانەوە بەبێ مۆڵەت پێدانی پەرلەمانی هەرێمی کوردستان کە لە ئێستا پەرلەمانی شمانیا ئەکرێ لە ئەو کاتانەیە بەغدا ئەو بانوە بدۆزێتەوە لە ڕاستیە بۆ ئەوەی تەفسیرێکی تری عملی بکە بۆ یەکێ لە دەقەکانی دەستوری عێراقی بۆ بیانەوە کامە پرسێکی فدرالیە بەڵام بە بڕای من لە ئێستاە قۆنەی مەسەلەکە گەشەی نەکردووە پەرەی نەساندووە بۆ ئەوە بەڵام لە داهاتوە بێ حساب بۆ ئەوشکەین تەنانەت ئەگەر ناکۆکیە کوردیەکانی هەرێم قۆڵ ببنەوە هەتا نابێ ئەگەری ئەوە بە دوور بزانین و بەڕەهایی ڕەتیکەینەوە کە یەکێ لە هێزە کوردیەکان فشارکە بۆ ئەوەی کە سوپای عێراقی بێتە ناو هەرێمی کوردستانەوە یاخو هەرێم بەشداری شەڕەکە بکە بە ناوی عێراقەوە هەموو ئەم شتانە کراون لە ڕاستیە سەرجەمە و گۆڕانکاریانەی لە خۆرەڵاتی ناوەڕاستیشە هەن و بەڕێوەن و ئەو دەرکەوتانەی لیانەکەوێتەوە بێگومان سێبەری ڕاستەخۆیانە بێ بۆ بارودۆخی عێراق و لە ڕێویشەوە بۆ بارودۆخی هەرێمی کوردستان و پەیوەندی نێوان عێراق و هەرێم و هەموو وڵاتانی دراوسێژ لەوانەش تورک. باوەساو بەکر من دوو پرسیارەکەم ئەیکەم بە یەکەم بەغدا داوای بەشداری هەرێمی کوردستان بکە لە پاراستنی ئەمنیەت و جێبەجێکردنی ویستەکانی تورکیا مەرجە هەر بە شەڕکردنی با بڵێن هێزەکانی هەرێمی کوردستان بێ و بەشداریان لە شەڕ بەرامبەر بە پارتی کرێکارانی کوردستان یان نەخێر پێ دەچێ مەسەلەی پاراستنی سنوورەکان و سنووردارکردنی هاتوچۆی گەریلاکانی پەکەکە ئەمە بژار دەکە بێ ئەمە یەک دوو ئەگەر هێزێک لە هەرێمی کوردستان هەبێ داوای دەستکراوەی عێراق بکاوە بێتە ناو هەرێمی کوردستان چه هێزێکە کام هێزە؟ واز لەوە بێنە چه هێزێکە هێزەکان ئێمە باسی هێزێک ناکەین لە ئێستاە بەڵام ناکۆکیەکان
بەڕادەیە قۆڵن لەگەڵیەکە لە ڕاستە تۆ ناتوانانی هیچ شتێک بڵێ یعنی ناتوانانی هیچ گرنتێ بێ بۆ ئەوەی کە بینیمانێمە لە ڕابردووە بینیمانە کە ئەم ئەو هێز بەرامبەر ئەوی تر بەکارهێنێ بۆیە هیچ گرنتێک نییە لە داهاتووە گەربێت و چارە سنوورێک بۆ ئەم ناکۆکە قوڵانە دانندرێ ئەم هێزیاخ و ئەو هێز ئەزمونێکی تاڵی لەو شێوەیە جارێکتر لە فۆرمێکی ترا دووبارەکەنەوە مەسلەوەی کە مەرج نییە تەنها بە شەڕ عێراقیەکان یارمەتی تورکیا بن قسەیەکی ڕاستە ئێمە سێ جۆر یارمەتیمان هەیە یارمەتیەکیان دراوە ئەوی ژەوەیە کە هێزەکانی پاسەوانی سنوور یعنی بارەگا و سەنگەری زۆر نوێ و زۆریان لێداوە لە تەواوی سنوورەکانی نێوان یعنی عێراق و تورکایە و ئەو داخوازیانەی تورکیا وەڵام دراوەتەوە بۆی کە ڕێبگرن لەوەی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان دزە بکەنە ناو تورکیاوە دووەم یارمەتی چاوپۆشیکردنە لە بوونی هێزەکانی تورکیا و لێک تێگەیشتنی عێراق و تورکیا بۆ بوونی ئەو هێزانە سێمیش لە ڕاستیە یارمەتیدانی هەواڵگریە کە هەردوولایەن هاوکاری هەواڵگری یەکتر بکەن و لە دوایە تورکەکان بەکاری بێنن لە چوارچەوەی پرۆسە سەربازیەکانی خۆیانە. مامۆستا بووبەکر باست لە ئۆکەی ئەمریکا کرد بۆ من پرسیارە ڕاستیەکەی وتە دەگەرۆکەی ئەمریکا نەدرابێ بە دڵنیایی تورکیا ئۆپراسیۆنەکانی لە خاکی عێراق هەرێمی کوردستان بەڕێوە نابە ئۆپراسیۆن ناکە کاری سەربازی ناکە لە سووریا ئۆکەی ئەمریکا بۆ ئۆپراسیۆنەکان پێدەچێت نەبێ و ئەمریکا پێدەچێ وا دەردەکەوێت نیگەران بێ لە هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەڵام تورکیا با بڵێن دەستی نەپاراستووە ئەمە چۆن لێک بینەوە؟ کاتی خۆی کە لە سەردەمی ترەمپە ینی چرای سەوزی ئەمریکا هەبوو عفرین لە دەستدرا و لە دوایەوە بایدنەوەوان هاتوون ئەیانەوێ هاوسەنگیەک ڕاگرن لە نێوان تورکەکان و ئەو بوونە کوردیی لە ڕۆژاوای کوردستانە هەیە بێگومان لەبەر خاتری بەرژەوەندەکانی ئەمریکا کە جێپەیەکە بۆ ئەمریکیەکان بۆی کاریگەر بن لەسەر بارودۆخی سووریا و دیاریکردنی چارەنووسی داهاتوو ئەو وڵاتە و ئەو سیستمە سیاسی لە وڵاتەیە ئەکەوێتەوە وەک پێگەیەکیش بۆ ململانەی نفوزی ئێران و رووسیا و ئەوانە بۆیە ئەمریکەکان توانیویانە لە ڕاستیان نەهێڵن تورکیا هێرشێکی سەربازی گەورە و بەرفراوان بکە کە بەشەکەی تری ینی بەڕێوبەری خۆسەری ڕۆژاوا تیابەرێ یا زۆربەی داگیر بکە یاخو کۆتایی پێبێنێ بەڵام پراوێزێکیشان هێشتۆتەوە بۆ تورکەکان لە ڕاستی هەندێک جموجۆڵی سەربازیان هەبێ بەڵام ناستراتیژی ناکاریگەر و یەکسان نەبێ بەوەی کە وەکوتم لە ڕش و لە ڕەگوڕیشەوە بارودۆخی ئێستا بگۆڕێ لەبەرەوەی لە بەرژەوەندی ئەمریکەکان نییە جۆرێ لە هاوسەنگیە بەڵام ئەمریکەکان ئەوەیان بۆ گەڕێتەوە کە نانهێشتوە تورکەکان هێرشی بەرفراوانی سەربازی ئەنجام بن کە لە داریان ماوەیەک ویستیان ئەنجامیدەن بەڵام ئەمریکەکان ڕازینەوە. مامۆستا بووبەکر من دوو لایەن حەزەکەم بژاردەکانی بەردەمیانم بۆ ڕوون بکەیتەوانێ هەندێک باسی هەرێمی کوردستانمان کرد بەڵام بەڕاستی بژاردەکانی بەردەم هەرێمی کوردستان لە دۆخێکی ئاوایە چییە؟ هەرێمی کوردستان ئەتوانێت چی بکە؟ ئەمە یەک سەرڕای ینی هەمووی کە باسیشمان کرد بەڕاستی پێدەچێت هەرێمی کوردستان نەتوانێت وەکو یەک قەوارەی دیاریکرا و بڕیارێکی دیاریکراوی یەکگرتوو با لە دۆخێکی لەم شێوەیە ئەمە یەک دوو ئەوەی گرنگە باسی بکەین بژاردەی بەردەم پەکەکەش یان بژاردەکانی بەردەم پەکەکەش چیە خۆ بە دڵنیاییەوە ئەبێ ئێمە پرسی پەکەکەشمان بۆ گرنگ بێ و با بڵێن لە ڕووی استراتیژیە و لێ بڕوانین بزانین ئەتوانن چی بکەن لە دۆخێکی لەم شێوەیە. ئەوەی کە ئێمە شتێکمان نییە بە ناوی قوارەیەکی هەرێمی کوردستان کە یەکسان بێ بە بڕیارێکی یەکگرتووی سەربازی سیاسی ئابووری و پەیوەندی هەرێمەتی و نێودەوڵەتیەکان شتێکە ڕاست و ئەوە خاڵی لاوازی استراتیژی هەرێمی کوردستانە کە ناتوانین باز لە سیاسەتێکی هەرێمی کوردستانی پێناسەکرا و دەستنیشانکرا و تەوافق لەسەرکراوی نیشتیمانی بکەین. دووەمیان بژاردەکانی بەردەمی هەرێمی کوردستان کەم بوونەوە لەبەرەوەی کە ئێستا بژاردەی گەشەکردن فراوانبوون گەورەبوون هەتا مامەڵە لەگەڵکردنی وەکو کارتێکی گەورە لە ناوچەکەیە نییە. ئەتوانم بڵێم بژاردەی گەورەی بەردەمی بژاردەی مانەوەیە گوتاری مانەوەیە واروەها بەوەی کە هەوڵدا زۆرتر لەوەی ئێستا کراوە لە هێز چۆڵ نەکرێ دەسەڵاتەکانی کەم نەبێتەوە پێگەی لاواز نەکرێت لەوەی هەیە ئەگەر چی ئەکرێ ڕووداوێکی دراماتیکی گەورە لە ناوچەکەیە شانسی نوێش بێنێتە بەردەمی هەرێمی کوردستان و کۆی کوردستانەکان
لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام لە چوارچەوەی پێدراوەکانی ئێستا هەرێمی کوردستان شەڕی مانەوەی خۆیەکە و شەڕی زیاتر لاوازبوونیەکە و بژاردەی زۆر سنوورداری لە بەردەمایە بە تایبەتی کە دۆخی ناوخۆی بەو جۆرەیە بەشێکی باش لە وزەوتوانەکانی بەرمەملانە ناوخۆیەکانەوە بە پێڕۆچ. بژاردەی بەردەمی پەکەکە دیسان بژاردەکانی بەردەمی پەکەکە سنووردارە. بژاردەی بێگومانی بژاردەی ئێستا پەکەکە بژاردەی بەرهەڵسکاری و مقاومەت. بەڵام پرسیاری سیاسی ئەوەیە کاتی مقاومەتەکەی ئەمێنیتەوە یا نامێنیتەوە. ئەگەر ئەمێنیتەوە ئەمە چ تەوزیفێکی سیاسیە کرێ لە ناوخۆی کوردستانی باکوورە چەند وەرە گوێڕێ بۆ هەڵوێستی سیاسی بۆ ڕای گشتی بۆ بیرکردنەوەی خەڵک لەوێ و چ کاریگەریەکە بێ لەسەر دۆخی تورکیا واروە لەسەر دۆخی کورد لە کوردستانی باکوورە. بژاردەی بەردەمی دووەم دەستبەرداربوونی چەکی پەکەکەیە و ئەو پرسیار لە خۆکردنەیە کە ئایا وەزیفەی چەکی پەکەکە ماوە؟ ئایا و چەکا و ڕۆڵەی لە کاتی خۆیان بینیوێتی کە تا ڕەدێ ناسنامەی کوردی زیندوو کردەوە لە کوردستانی باکوورە و مەسەلەی کوردی ژیانەوە و بژانەوە. ئایا ئێستا لەگەڵ بوونی پارتی سیاسی و پراوێزێکی باش لە دیموکراسی لە تورکیا بۆی کاری سیاسی بکەی و بوونی پەکەکە لە لێستی ترۆری نێودەوڵەتیایە و نەمانی هیچ پێگەیەکی سەربازی لە باکووری کوردستانە، ئایا کاتیەوە ناتوام چەکە پێناسەکەینەوە و سازشە لە سەرم چەکە بکەین؟ ئەمەش پرسێکی ترە کە پرسێکی فکریە و پرسێکی سیاسیە و پرسێکی استراتیژی و نەتەوەییە. ئەوە سەرکردایەتی پەکەکە و بیرمەندانی کورد و هەموو ئەو خەڵکانەی پەیوەندیدارن بە دۆخی کوردستانەوە ئەکرێ قسەی لەسەر بکە. پرسێکی تر لە ڕاستیا بژاردەی تەفاومکردن لەگەڵ هەرێمی کوردستانە و شکاندنی ئەو بربستانەی هەیە و گوێگرتن لە سەرکردایەتی هەرێمی کوردستان یا بڵێن سەرکردەکانی هەرێمی کوردستان بۆی جۆرە لێکتێگەیشتن هەبێ و لە ئاستی کوردستانی باشوور و باکوور و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەردووکیان بتوانن لێکتێگەیشتێکی هاوبەش دروستکەن. ئەوەی کە جاران باسی کۆنگرەی نەتەوەی کوردەکرا کۆنگرە نا، بەڵام چۆن ئەم بژاردەیە گوێ لە یەکترگرتن و جارێکتر گفتوگۆیەکی ناوخۆی کوردستانی بۆی بتوانن خزمەتی یەک بکەن و هەردووکیان دابزن و هەستیاری ئێستا لە ڕاستیان نەهێڵن. ئەتوانم بڵێم ئەمانە هەندێک لەو بژاردانن کە لە بەردەمی هێزەکان هە لەبەرەوەی بژاردەی سەرکەوتن، بژاردەی پەرەپێدانی شۆڕێژ، بژاردەی تەرجەمەکردن، حتا بژاردەی ئەم چەکە بێ فشار بەسەر تورکیاوە جارێتر پرۆسەی ئاشتی دروست کاتەوە. ئەمەد بە بڕای من تا ڕادەیەک لەم قۆناغەیە تێپەڕیوە. من قسە لە ئایندە ناکەم، بەڵام تا ئێستا ناتوانێت ئەم چەکام ڕۆڵانە ببینێ. سەرکردایەتی پەکەکە لەبەردەم کۆمەڵی بژاردەی سنووردارایە، بەڵام لە هەمان حاڵەتە ئەتوانێت پێناسەیەکی نوێ بۆ استراتیژێتی خۆی بکە لە دنیایەکی گۆڕاوە. چی بکە؟ من ئەمیس پرسیاریەوە لێ بکەم کە تۆ ینی لەگەڵ ئەوەیە کە بژاردەی چەک چیتر نەمێنێ وا دیارە وەڵامەکە دامەوانێ، استراتیژی نوێ لای پەکەکە چی بێت؟ چۆن خوێندنەوە بۆ ئەم پرسە بکە؟ ئەمە یەک. دوو، باست لە لێکتێگەیشتن جۆرێک لە گفتوگۆ لەگەڵ لە نێوان پەکەکە و هەرێمی کوردستان بە دیاریکراویش بە دڵنیاییەوە ئەو کاتێما بێ باز لە پارتی دیموکراتی کوردستان بکەین. هەر بەڕاستی ئیرادەیەکی کوردانە یەکەم لای پارتی دیموکراتی کوردستان، دووەم لای پەکەکە هەیە بۆ لێکتێگەیشتنێک لەسەر بنەمایەکی کوردی کوردستانی یان نییە؟ بە بڕای من مەسلەی دووبارە پێناسەکردنەوەی وەزیفەی چەکی پەکەکە بە شتێکی گرنگە و استراتیژیە زانم بۆ مەسلەی کورد لانی کەم بۆ کوردستانی باکوور. تەبیعی ئەو چەکە ئێستا ڕۆڵی هەیە لە کوردستانی خۆراوایە، ینی هەموومانە زانین پەیوەندی قەندیل و کوردستانی خۆراوە و ڕۆڵی ئەو چەکە چیام جۆرەشتانە، بەڵام ئەوەش دەتوانێت لە ڕاستیە بە جۆرە لە جۆرەکان چارەسەر بکرێ، بەس ئەوەندەی پەیوەندی بە کوردستانی باکوورەوە هەیە. بە بڕای من وەزیفەی چەکەکە پێویستی بە پێناسەکردنەوەیەکی ڕاستەقینە و استراتیژی هەیە لە ڕوانگەی کۆی ئەو گۆڕانکاریانەی لە 20 ساڵی ڕابردووە ڕویان داوە لە سەراستی کوردستانی باکوور و سیستمی سیاسی لە سووریا و عێراق و ناوچەکە و خودی پەکەکە و ئەو بژاردانەی لە ڕاستیا لە بەردەمیانە و دۆخی پەکەکە لە ناوچەکە و جیهانیش. دووەمیان بە بڕای من بژاردەی ڕاستەقینە و عەقڵانی لێکتێگەیشتنی نێوان پارتی و یەکێتی و پەکەکەیە. ئەم دوو هێزە نەک هەردوو هێز تەبیعی بە شێوەیەکی ڕاستەقینە لە سەراستی کوردستانەکانە ئەوە پارتی دیموکراتی کوردستان و پەکەکەن ململانەیەکەن و لێکەوتەشی لێکەوتەوە ئەم ململانێ، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستانیش هێزە، هێزێکی چەکدارە، جوگرافیای هەیە، هاوپەیمانی هەرێمایەتی هەیە، بۆیە ئەم سێ هێزە گرنگە. تاکو ئێستا ئیرادیان هەیە
بەداخەوە تاکو ئێستا ئیرادیان نەبووە، منافسەکان منافسەیەکی تەندروست نییە، لە چوارچەوەی پرۆژەیەکی نەتەوەی پێناسەکراوە جێگای نابێتەوە، بۆیە ئێستا حەق وایە لێپسراوەتی هەڵگرێن و ئەم سێلایە لە ڕاستیا وازبێنن لە هەندێک ململانەیەک کە ناڕژێتە قازانجی نەخۆیانەوە و نەبەرژەوەندی و پرۆژە هاو بەشەش کە قەرارە خاوەنی بوو بن لە ڕابردووە کاویش مەسلەی کوردی و پرۆژەی نیشتیمانی کوردستانی لە ئەم ناوچەیە بۆی پێکەوە بتوانن وزەوتوانەکانیان ئەگەر کۆش نەکەوە وزەوتوانەکانی یەکتر نەبڕێ وتوانەکانیان بە خۆیانەوە بە فیڕۆنە بژاردەی عەقلانی گەورە لە بەردەم سەرکردە کوردەکانە ئەمەیە تاکو ئێستا تەحەدایەکە هیچ سەرکردەی هیچ لایەن نەیانتوانیەوە وەڵامی پێویستی پێ بنەوە ئەگەر تویۆرەکەی ئەرنوێڵ توین بیش لە بواری مێژوو پێشکەوتن و گەشەکردنی شارستانێت و نەتەوەکانە بە نمونە وەرگرین کاتی ئێمە توانین گەشە بکەین یانە پوکینەوە یا بچینە قۆناغێکی نوێەوە کە توانای وەڵامدانەوەی تەحەدیمانە بێ ئێمە ئێستا لە بەردەم تەحەدای وەڵام نەدانەوەی تەحەدای با من بە دیوێکی ترا ڕاستیەکەی پرسیارەکە بکە مامۆستا ئەبوو بەکر هەر بەڕاستی با باسی تورکیاش بکەین تورکیا ئامادەیە بۆ تەحەدای گفتوگۆکردن یان با بڵێن کەوتنە جۆرێک لە دانوستان لەگەڵ کورد پەکەکە لە حاڵەتی دانانی چەکی پارتی کرێکارانی کوردستان من بۆی ئەم پرسیارەکەم ئێمە هێزگەلمان هەیە لە باکووری کوردستان خەریکی سیاسەتن و دیارە تورکیا چۆن مامەڵەیان لەگەڵاکە مامۆستا ئەبوو بەکر بە تایبەت بۆ پرسی شارەوانیەکان یان هەموو پرسانی دیکەش کە ئێمە لە باکووری کوردستان و لە تورکیای بینین بێگومان من نەسیحەتی سەرکردایەتی پارتی کرێکەرانی کوردستان ناکەم بەڵام وەک خاوەن فکر و سیاسەتمەداری کوردستان و پەرۆژ بۆ دۆخی کوردستانەکان و لەوانەش کوردستانی باکوور و کۆی ناسیۆنالیزم و یا شێوە ناسیۆنالیزمی کوردی لە پارچەکانی کوردستان لە خۆرهڵاتی ناوەڕاستا قساکەم پێم وایە لە 2015ەوە چەکی پەکەکە ئیتر تەنانەت لە تورکایە بۆ جۆرەش مامەڵەی لەگەڵا ناکرێ کە بەراورد بکرێ بەوەی کە گفتوگۆ دەست پێ بکاتەوە یعنی تا ئێستا بۆ جۆرە مامەڵەی لەگەڵ ناکرێت پیان وایە ئەبێ بێ بەرامبەر پەکەکە چەکدانە وە لە باکوورە کاتێکە ئێمە هێزێکی سیاسیمان هەیە و هێزێکی سیاسی قورسایی خۆشی هەیە ئەو مامەڵەی لەگەڵ یاکرێ پێویستان پرسیارە بکەین ئایا بوونی ئەو هێزە چەکداریە باکووریە منەوە پرسیارە کە تەنها وەکو پرسیاری وروژێنم ئایا توانیوێتی پارێزگاری لاو هێزە بکە توانیوێتی بۆ نمونە لەبەرە و چەکە قەیوم دانەندرێ خەڵک نەنێرێ بۆ زیندان یا بە بیان و بەناوی ئەو پەکە و نزیکی لەو چەکە و لە قەندیل و ئەمانەوە بە پێچەوانەوە ئابلۆقەیە خراوەتە سەر بوونە سیاسیە کوردەکەەوە ناهێڵن لە سنوورێکی دیاریکراوە گەشە بکە بەردەوام لە زیندان و دەرەوەی زیندانە بەردەوام فشار خستنە سەر بەردەوام دەستکەوت لێسەندنەوە ئەمە شتێکە ئەم پەیوەندە لە نێوان چەک و کاری سیاسی لە نێوان قەندیل و باکووری کوردستانە پرسێکە حەقە بیرمەندانی نزیک لە پەکەکە و سیاسەتمەدارانی پەکەکە قوڵتر و هەمەلایەنەتێر باسی بکەن و ڕەنگە کورد پێویستی بەوە بێ و قەندیل و پەکەکە پێویستیان بەوە بێ وەرەقەی دەستپێنەکردنەوەی گفتوگۆی ئاشتی لە دەستی تورکیا بسووتێنن ئەویش بەوەی تاگلانانە شەڕ کۆتایی پێبێنن و بڵێن ئێوە پاساوتان شەڕ بوو پاساوتان چەک بوو ئەوە چەک نەما و شەڕ مەکە کەواتە ئێوە گەر مستاقیەتتان هەیە ئەتراف بە شتێکەکەن بە ناوی مەسەلەی کوردی لە تورکایە فەرمونون لەسەر مێز گفتوگۆ فەرموو لەگەڵێ مەش گفتوگۆ مەکەن لەگەڵ دەمپارتی گفتوگۆکەن لەگەڵ کۆمەلگای مەدەنی کوردی گفتوگۆکەن و پرۆژەیەک لەسەر ڕێگای ئەوانەوە تەرحکا بۆ تورکیا ئەو کاتە کۆمەلگای نێودوڵەتی و ناوتورکیا و شتی تریش ڕەنگە بوارێکی تر بۆ مانۆڕکردن و بێتەکای و واقعێکی تر بسەلمێنی یعنی ئەمانام و پرسن هەچەنە منەزانم ئاسان نییە نەبۆ قەندیل و نەبۆ ناوخۆ نەبۆ دەرەوەم جۆرەشتانە زۆر شت هەر ڕێگرن لە بەردەمانەیە بەڵام لانی کەم ئێمەمانانە بێ وەکو پرسیار بی و ڕوژێنین بۆ دووبارە بیرکردنەوە لەو پرسیارانەی هەندێک جار وا دەتە پێرچاومان کە بەڵگەنەویستن یا دۆخی سروشتین لە کاتێکە دۆخی سروشتینین دۆخێکە مێژوو خوڵقانوێتی واقع سەپانوێتی واکرێت جارێک تێ پێناسیان بکەینەوە دەستکاریان بکەین و تێگەشتێکی ترمان هەبێ بۆ خۆمان و بۆ واقع و بۆ مێژوو و بۆ جۆری بەکارهێنانەوە تەوزیفکردنی تواناکانمان ئەنجام من ئەوانەی لەبارەی کوردەوە باست کرد مامۆستا بووبەکر 100% لەگەڵیان وە هیچ پرسیارێکم لەبارەیەوە نییە بەڵام ئەوەی کە بەرامبەرە ڕاستیەکەی ئەکرێ هەندێک پرسیارم لەبارەیەوە هەبێ ئەمەی باسمان کرد
ناکۆک نییە ئەگەر ئەمانە هەمووی کران لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە لەلایەن کورد لە باکووری کوردستان و کورد لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان هیچ بیانوویەک بۆ تورکیا نەهێڵرایەوە بۆ ئەمە بەڕاستی استراتیژی تورکیا بۆ ئەوەی وەکو باسەکرێ بمێنێتەوە لە خاکی عێراق چاوی لە مووسڵە چاوی لە کەرکووکە چاوی لە هەولێر و سلێمانی و دهۆکە ئەگەرێکی لەم شێوەیە ڕاستیەکەی لەگەڵ استراتیژە گەورە تورکیاییەکەیە با بڵێن یەکتر نابڕن بە تایبەت لە ئەگەری با بڵێن گرشتربوونی دۆخی ناوچەکە و ئەوەی کە تورکیا دەرفەتێکی بۆ دروست بێ ڕاستیەکەی ئەو خەونەی کە هەیەی ناونراوە خەونی سوڵتانی بێنێتە دی بەدیهێنانی ئەو خەونە عەزیزەکەم لەسەر قەندیل پەکی نەکەوتەوە من پێم وانێ خەونێکی واقعی بێ و زۆر جار تا ڕەدێ وەکو پڕۆپاگەندەی هەڵبژاردن و سیاسەت و خۆگیفکردنەوە و نفوز و احراجکردن و ئەم جۆرەشتانە لە ناو تورکیا بێتێ ئێمە لە دوای دابشکردنی ناوچەکە بە گوێرەی پەیماننامەی لۆزان یعنی سنوورەکانی ناوچەکە سنووری نێودوڵەتین سنووری عێراق و تورکیا سووریا و تورکیا سنووری نێودوڵەتین کۆمەلگای نێودوڵەتی دیانی پێناوە و بە گوێرەی بەڵگەنامەی نەتەوەی گرتوەکان سنوورن یعنی ئاسان نیە بۆ تورکیا بێ سلێمانی داگیرکە و کەرکک داگیرکە و حەڵەب داگیرکە و مەگەر پاشاگەردانی ڕووداوێکی دراماتیکی گەورە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە فەوزایەک دروست ببێ ئیتر شتێک بۆ ناوی سنوور و نەخشەی داڕژرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەمێنێ ئەگەنا بە بڕوای من تورکیا یعنی شتێکی لەو جۆرە نییە وەنە ناوچەکەش قبوڵی ناکەن و کۆمەلگای نێودوڵەتیش قبوڵی ناکا و ئێرانیش قبوڵی ناکا و زۆر کەسی تریش قبوڵی ناکات دنیا عەرەبیش قبوڵی ناکە بۆیە پرسی ئێمە پەیوەندی بەم پرسەوە نییە ئێمە پرسێکی تایبەتیمانەیە لە ناوچەکە لە ڕاستیە و ئەگەر بێت و پاساوی پارتی کرێکانی کوردستان نەمێنێت تورکیا زۆر احراجەوێ لە ڕاستیە لەوەی کە هێزەکانی لە ناو باکووری عێراق و ئێستای هەرێمی کوردستانە بێڵێتەوە لە ڕاستیە بەچ پیاس و بیانوێک هێزەکانی هێڵێتەوە هەمووانە ڕاستیان مەسەلەی گرنگن بەڵام تۆ بێ هەندێک جار مەسلەی چی یاسای نێودوڵەتیە چی ئەتوانی تۆ وەکو پڕۆپاگەندە بەکاربێنی چی وەکو دیفاکتۆ ئەمری واقع بیسەپێنی زۆر مەسلەی تر تێکەڵ بە ئەم مەسەلا نابێ بەڵام پێم وانێ کە تورکیا بتوانێت ئەگەر خەونێکی لەو جۆرەشی هەبێ بتوانێت بیهێنێتە دی وەکوتم زیاتر کەرەسەی پڕۆپاگەندە و تێرکردنی غروری قەومی کوێرانەی تورکەکانە مامۆستا بووبەکر دووسێ دەقەیتر پشود لەگەڵمان درێژ بێ خۆت ئەزانی بۆچی واڵێ باست لە دۆخە هەرێمیەکە کرد ڕاستیەکەی و وات خوێنەوە کە تورکیا بەشێک لە خوێندنەوەکانی ناو تورکیا ئەوەن کە ئیسرائیل ئەمریکایانەوێ شتێک بۆ کورد بکەن لە ناوچەکە من پێشەوەی ئەم پرسیاریان بکەم ڕاستیەکەی دۆخی هەرێمی لەمەی کە ئێستا هەیە زیاتر هەڵک شێ یان بەرەوچۆ ئەڕوات برات ئەو ڕۆژەی کە 7 ئۆکتۆبەر ڕوویداوەتە شەڕی غەزە دەستی پێکرد پەلاماری ئیسرائیل بۆ سەر غەزە یا بڵێن پێشتر پەلاماری حەماس بۆ سەر ئیسرائیل من لە پەیجەکەی خۆمانووسی ئیترەمە قۆناغێکە دوو قۆناغی مێژووی لێک جیاکاتەوە پێش 7 ئۆکتۆبەر پێش دوای ئۆکتۆبەر و ئەمە لێکەوتەیە بێ لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە بێگومان شتەکە تا کوێستاوا دەرچووە ئەم کێشمە بۆ ئاسانیە چارەسەر نابێت لە بەرەوەی ڕەهەندی هەرێمایەتی هەیە ڕەهەندی نێودوڵەتیشی هەیە بەشێکە لە ئەو ژانی لەدایک بوونی سیستمی نێودوڵەتیە یالانی کەم ژانی ڕەتکردنەوەی سیستمی هەژمونخوازی نێودوڵەتی ئێستا بەڕێبەرایەتی ئەمریکا و خۆرئاوا و ئەو ڕەخنە جدیانەی یعنی جەمسەرەکەی تر بەڕێبەرایەتی سین کە رووسیا و کۆماری ئیسلامی ئێران و کۆریا باکوور و خەڵکانی تریشیان لە ڕووی ئابووریەوە لەگەڵیانە پێکێنن کەواتە بەڵێ یعنی پاڵێوراوە بۆی ئەم ئەگەرە پەرە بستێنێ و نە ئاکامی نەخوازراویشی لێ بکەوێتەوە هەچەنە پاڵەوراویشە بۆی لە سنوورێکە کۆتایی پێبێ بەڵام تا کوێسا دیارنین هێزەکانیش کوتومت نازانن لەکوێ کۆتایی پێدێ و پەرەسەندنەکان تاشوێ گەورابن بۆیە دەرگا کراوەیە بۆ سناریۆ جۆراجۆر تەبیعی ئەمریکەکان و ئیسرائیلەکان کە باسیەوەکەن یا تورکەکان باسیەوەکەن کە ئیسرائیلەکانیانەوێ ئەم ڕووداوەنە پەرە بستێنن شتێک بۆ کورد بکەن پێم وایە تورکەکان خۆشیان نەزانن وانە وامە هیچ جدێتی تیانە ئەمە وەکو پڕۆپاگەندە بەکارێنن من شتێکی مێژوین بۆ جەرمەوە دوو مانگ لە دوای ڕفراندۆمەکەی 2007 لە هەرێمی کوردستانە ئێمە لە کۆنفرانسی لە ئەستەمبول بەشدار بووین و من برات پەیپەری هەبوو بە ناوی کورد لە گەمەی خۆرهەڵاتی ناوەڕاستە
لە دوایە چەند ڕاوێژکاریشی سەرۆک کۆماری تورکیاشی لێبوون لەوێ باسی ئەوەیان کرد کە 200,000 ئیسرائیلی هاتوون بەشداری ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستانیان کردووە. من وتم خۆتان نەزانن وانە خۆزگەی ئیسرائیل ڕازگۆ بووە لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ کووردە قی رووسیا و کاتەوە قسەشتان کردایە و ئێوە بۆتان نییە مزادەی ئیسرائیل بەسەرێمەیە بکەن لەبەرەوەی ئەوەتە سەفارەتەکەتان لە ئەنقەرە زۆر دوور نییە لێمان واروەها ساڵانە 5 ملیار دلار ئاڵگۆڕی بازرگانیتان لە نێوانە هەیە. ئەوان یەکێکیان لە ڕاوێژکارەکان قسەیەکی جوانێک کرد وتی گرنگەوەی ئێمە بەڕای گشتی تورکیا ماقبول کرد کە 200,000 کەس هاتووە و بەشداری ڕێفراندۆمەکەی کردووە و بەو جۆرە وتماخرەوە گەمژەی ئێمەیە لە ڕاستیا بە هەڵکردنی ئاڵاکەی ئیسرائیل کە ئێمە ئەو مەسلەیەمان بەو جۆرە لێ کرد جارێک تریش گەمژەیەکەمان کرد لە هەندێکترا کە گەمژەیەکەشی ئەوە بوو لە ڕاستیا لێپسراوی بەشی ئاینی وەزارەتی ئەوقاف کە تەجنیدکراوی دەستگایەکی هەواڵگری ناوچەکە بوو هەر خۆشیان ئاڵەکان پێوە هەڵبڕی بوو خۆشیان کردویان بە جوولەکە و لەو بەشەدایان نابوتم گەمژەی دەستگا هەواڵگرەکانی ئێمە و لە ڕاستیا ئێمەین وەکو کوردی خۆراڵات. ئێستا ژەوانم شتانە ڕاستیا بەشێکی باشی بۆ پاسەودانی سیاسەتەکانیان و مەشغوڵکردنی ڕایگشتی و بەڵام لە هەمان کاتە هەمیشە ترسێکیشان لە سنوورەکانیان هەیە ترسێکیان هەیە لەوەی کە دنیایەکەیە خەمێکەیە خەڵکێکێ بیرەکاتەوە ئەم سنوورانەی ئێستا تورکیا هەڵوەشێنێ و تورکیا گەورە نەبێ یا ئەمەی ئێستا نەمێنێ ئەم ترسیان لە ڕەنگە بەشێکی لە غرورەوە بۆ دروست بوو بێ بەشێکیشی لە هەزبەکەمیکردنەوە بە تایبەتی کە لە مێژووی ئیمپراتۆرێک بوون و دوای ئێستا دەوڵەتێکی نەتەوەی دەرچوو. من ئەخیر پرسیارمەکەم باست لە گوتاریمانەوە کرد بۆ کورد بەڕاستی ئەگەر دۆخەکە هەڵکشا کورد بۆمانەوە چی بکە کام لایەن هەڵبژێڕێت تۆ باست کرد یعنی دۆخی ناوچەکە و دۆخی نێودەوڵەتی با بڵێن ململانەیە لە بینی کێوکەیە هەر بەڕاستی گوتاریمانەوەی کورد بیا بەکێ ئەوە بیاتە دەستکێ بۆی بتوانێت هیچ نەبێ بمێنێتەوە. ڕوونا من ملانەکە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیانە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و هاوپەیمانەکانی لە ناوچەکەیە و لە پشتی ئەوانی شەوە رووسیا و چین و کۆریا باکوور و ئەوانە ئێمە جەمسەرێکی ڕانەگەیەنراوێکی نوێی جیهانیمان هەیە کە ڕێبەرەکەی چینە و رووسیا و کۆماری ئیسلامی ئێران و کۆریای باکوور پێکێنن و بە دوو بەرەشمان هەیە بەرەی بەرەنگاری ئیسلامی ناوچەکە کە کۆماری ئیسلامی ئێران خۆ نایشارێتەوە ئەڵێ ئێمە پارەدارێکین چەکدارێکین پشتیوانی معنەوێکین پشتیوانی سیاسیەکەین بەڵام خۆیان بڕیاری شەڕ و ئاشتی لە ناو وڵاتەکانی خۆیانی داراکەن ئێمە تەنها ڕێژیان پێەکەین یاخۆ خێبرایان نەخێنە بەردەست لە ڕاستیان. ڕوونە هیوادارم کە کورد نەکەوێتە نێوان ئەو دوو بژاردە قورسەوە کە یەکێکیان نەبێ هەڵبژێرێ لەبەرەوەی زۆر قورسەوە پێم وایە ئەگەر خوا نەخواستە کەوتە بەردەم دووڕیانێکی ئاواوە بەڕاستی کورد ناتوانێت وەک کورد لایەکیان هەڵبژێرێ بەشێ لە کورد ئەچێتە لایەکیان بەشێ لە کورد دەچێتە لایەکەی تریان. من زۆر سپاس دەکەم مامۆستا بووبەکر کاروانی کە قسەم لەگەڵا کردی قەرار بوو تەنها نیو کاتژمێر لەگەڵ مابی بەڵام 43-44 دقە لەگەڵ ماوی بۆیە زۆر زۆر سپاس هیوادارم بە دڵنیاییەوە زۆر زۆر باش بی. سپاس بۆ تۆ خۆشەویست حرمەت و ڕێز ئایندە بۆ کوردستانی سەربەخۆ بە دڵنیایی ئیشەڵڵا سپاس دەکەم سپاس بۆ سەرنجیەوەش.